بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين ومن دعا بدعوتهم وسار على نهجهم إلى يوم الدين. بنرانو بسراني برزو خوشوي صلاة ورحمة ومهرباني خواي پروردگار لسر همو لایق بيت. زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم کەوا خوای پەروەردگار تەمەنی داین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی مسلمان ناسیدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست شادمەوە. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەمڕۆماندا باس لەو سیفاتە دەکەین کە لە دوو ئەڵقەی پێشوودا لەسەر سیفاتێک ڕاوەستاین، گوتمان سەرەتا لە قورئان دەست پێ دەکەین ئەو سیفاتانەی کە قورئان بۆ مرۆڤی مسلمانی باس کردوون پێویستە چ سیفاتێکی تێدا بێتن. لە سوورەتی مؤمنون، سەرەتای سوورەتی مؤمنوندا باسی ئەوەمان کرد کەوا خوای پەروەردگار دەفەرمێتن قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون. باسمان لەوە کرد کەوا گوتمان خوای پەروەردگار دەفەرمێت ئەو کەسانە سەرکەوت و سەرفرازی دنیا و قیامەتن، ئەوانە سەربەرزن سەرفرازن، ئەوانەی کە لە نوێژەکانیان بە ملکەتی دەکەن، بە خوشوعەوە دەکەن، بە لە خواترسانەوە دەکەن، ئاگان لێ لە نوێژەکانیاندا چ دەڵێن. پاشان باسی ئەوەمان کرد صفاتی دووەم کە خۆیان لە لەغو دەپارێزن، خۆیان لە قسەی پڕوپوچ لە کردداری پڕوپوچ و بێمەعنا دەپارێزن. اینجا ئەو سیفەتەی ئەوڕۆ کە لە خزمەتیدا دەبین بریتێ لەوەی کەوا والذین هم للزکاة فاعلون. ئیمانداران یەکێک لە صفاتی ئیمانداران ئەوەیە کەوا زەکاتی ماڵی خوا دەدەن لە ماڵیان، لە سەروەت و سامانیان. ئەو بڕی ئەو قەدەرەی کە خوای پەروەردگار ئەو بڕەپارەی کە واجبی کردووە، ئەو بڕە ماڵی کە واجبی کردووە لە سەروەت و سامانیان لی دەدەن، واتە زەکاتی ماڵیان دەدەن. اینجا خۆشەویستان، بەڕاستی پێویستە ئێمە ئەوە بزانین کە خوای پەروەردگار هەندێک پەرستش، هەندێک عیبادەت کە لەسەر ئێمەی داناوە و هەندێک فەرمانی پێکردوون، نەهی لێکردوون لە هەندێک شتە، بەڕاستی بۆ ئەوەیە کە لە ژیانی دنیادا و لە ژیانی قیامەتدا، واتە بۆ ئەوەیە کەوا تاقیمان بکاتەوە بێگومان لە دنیادا بە فەرمانەکانی خۆی، بە نەهی و قەدەغە کراوەکانی خۆی تاقیمان دەکاتەوە خوای پەروەردگار. اینجا ئەگەر ئێمە گوێڕاڵی خوای پەروەردگارمان کرد لەو فەرمانانەدا و لە نەهیەکانیدا خۆمان پاراست، بێگومان بەختەوەری دنیا و قیامەت دەبین. خوای گەورە سەربەرز و سەرفرازی هەردوو دنیامان دەکات، وەکو چۆن دەفەرمێ قد أفلح المؤمنون، ئەو ئیماندارانە سەربەرزن، یەکێک لە صفاتەکانیان والذین هم للزکاة فاعلون. بۆیە خۆشەویستان، ئەگەر خوا نەخواستە ئێمە گوێڕایەڵی خوای پەروەردگار نەکەین، ئەگەر خوا نەخواستە بێ ئەمری و بێ فەرمانەکانی خوای پەروەردگار بکەین، ئەوە دەبێتە هۆی شەقاوەت و هۆی زەلیلبوون و سەرشۆڕبوونمان، هۆی ئەوەی کەوا ژیانی دنیاشمان و قیامەتیشمان دەبێتە ماڵوێرانی، پڕ دەبێتن لە ناخۆشی و لە ناڕەحەتی. بەڵێ ئەگەر هات و بێفەرمانی فەرمانەکانی خوای پەروەردگار بکەین، خوای گەورە پەنامان بداتن. بۆیە خۆشەویستان، ئەو فەرمانانەی کە خوا فەرمانمان پێدەکە، ئەوامرەکانی خوا پێش قیامەت لە دنیادا بە خۆمان سوودی لێ دەبینین. وەڵاهی فەرمانەکانی خوای پەروەردگار هەر شتێکمان کە ئەمر پێدەکا سوودی دنیامانی تێدا پێش ئەوەی قیامەت کە بۆ خۆمان دەگەڕێتەوە و سوودی قیامەتی لێ ببینین، واتە هەر لە دنیاشدا بە خۆمان سود و فایدەی لێ دەبینین. اینجا خۆشەویستان، یەک لە فەرمانەکانی خوای پەروەردگار کە فەرمانمان پێدەکاتن بریتیە لەوەی کەوا هەندێک ماڵی کەممان لەو سەروەت و سامانەی کە خوای پەروەردگار پێی بەخشین هەندێکی لێ دەربکەین، هەندێکی بیکەینە زەکات و بیدەینە هەژاران، دەری بکەین هەندێکی کەم، زۆر نا، یعنی بەشێکی زۆر کەمە لەو ماڵی کە خوای پەروەردگار پێی بەخشیوین. ئەمەشیان بۆ چێە؟ بۆ فەقیران و بۆ هەژاران، بۆ کەسانی کەم دەست و کەم دەرامەت بەوانی بدەین. بۆیە خۆشەویستان، ئەم شتەکە وەکو دەڵێن دەری بکەین لە ماڵمان پێی دەگوترێت زەکات. زەکات ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام.
بەڵێ ڕوکنێکە پایەیەکە لە پایەکانی ئیسلام لە 5 ڕوکنی ئیسلام یەکێکیان بریتیە لە زەکاتدان. زەکات خۆشەویستان تەماشا دەکەیت دائیمەن لە قورئانی پیرۆز و لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئاوا هاوجوت و بەیەکەوە لەگەڵ وشەی نوێژدا لەگەڵ وشەی سەڵاتدا بەیەکەوە هاتوون. یعنی دائیمەن لە قورئاندا لە فەرمودەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسسەلام نوێژ و زەکات بەیەکەوە هاتوون. هەر کە باسی نوێژ کراوە یەکسەر ڕاستەوخۆ باسی زەکاتی بەدوادا هاتووە. بۆیە زەکات بەڕاستی ماڵی پێکەم نابێتن و زەکات وەکو گوتم یعنی زۆر گرنگە لە ئیسلامدا پایەکە لە پایەکان. ماڵت پێکەم ناکات کاتێک کە زەکات لە ماڵی خۆت بدەیت بەڵکو بە پێچەوانەوە. بە زەکات ماڵت گەشە دەکاتن، بە زەکات ماڵت زیاد دەبێتن، بەرەکەتی تێدەکەوێتن و سوودی بۆ خۆت و بۆ برا موسڵمانەکانی خۆت هەیە. بەڵێ زەکات هۆی گەشەکردنی ماڵتە، هۆی سوودگەیاندنتە بە خودی خۆت و بە برا موسڵمانەکانت لە ئێستا و لە داهاتوودا، لە دنیادا و لە قیامەتیشدا. بۆیە بەڕاستی ئەگەر بێت و مرۆڤی موسڵمان ئەگەر هات و ماڵی خوای پەروەردگار ماڵی پێدا ماڵی هەبوو زەکاتی لەو ماڵی خۆیدا بێگومان بە خوای پەروەردگار بەرەکەتی بۆ تێدەخاتن، دەبێتە هۆی بەرەکەت بۆ ماڵی بۆ سەروەت و بۆ سامانی بە هۆکاری ئەوەی کە زەکاتی لەو ماڵی خۆی داوە. بۆیە زەکات بەڕاستی پاکردنەوەی دەروونە. بەڵێ زەکات مایەی پاکردنەوەی دڵ و دەرونی خۆمانە، بۆ خۆمان بۆ دڵمان بۆ دەروونمان دەبێتە پاککەرەوە لە ژەنگوژاری بەخیلی و ڕەزیلی و گوناه و تاوان. پاکمان دەکاتەوە، ماڵمان پاک دەکاتەوە لە شتی حەرام یاخود لە سوێندی بەدرۆ خواردن لەو مامەڵە و کڕین و فرۆشتانەی کە کردومانە. زەکات پاککەرەوەی ماڵە، زەکات پاککەرەوەی دڵ و دەروونە خۆشەویستان و هەروەها هۆی بەرەکەتە. وەکو گوتم بەرەکەت دەخاتە سەروەت و سامان. وا گومان مەبن کە ئێمە باسی بەرەکەت دەکەین مەبەستمان پێ ئەوە بیتن کە زەکاتت دائیدی ماڵت ئەگەر ملیۆنێک بی ڕاز دەبیتە 2 ملیۆن و پارە زیاد دەکات. نە، مەبەستمان پێ زیادبوونی ماڵ نییە خۆشەویستان. با لەوە حاڵی بین چونکە زۆر کەس هەیە خۆشەویستان خوای گەورە ماڵی زۆری پێبەخشیوە، سەروەت و سامانی زۆری پێداوە، بەڵام بەرەکەتی تێدانیە لە ماڵەکەیدا. خوای گەورە بەرەکەتی بۆ تێنەخستووە. بۆیە بەرەکەت شتێکە و زیادبوون شتێشترە. ئێمە دەڵێن بە زەکات بەرەکەت دەکەویتە ماڵت نەک زیادبوون. گوتم نەفەری وا هەیە خوای گەورە ماڵی زۆری بداوەتێ بەڵام بەرەکەتی تێدانیە، هەر ئەو ماڵە بوویتە هۆی ئەوەی کە بە هیلاکی بردووە، کە لە ناوی بردووە، کە سەری خواردووە. قاڕون کەمی هەبوو، قاڕون خوای گەورە چەند سەروەت و سامان و ماڵی پێبەخشی بوو، بەڵام کە ئامادە نەبوو یارمەتی هەژاران بداتن، کە ئامادە نەبوو، کە پەیوانە بوو ئەو ماڵە خوای پەروەردگار پێی بەخشیوە کە زەکاتی لێنە ئەدا، خوای گەورە چی لێ کرد؟ بە خۆی و بە ماڵی و بە سەروەت و سامانی بە زەویدا بردە خوارەوە، واتە سەری خوارد ماڵەکەی. لە بەردەوامیش نمونە بە قاڕون دەندرێتەوە لە دەوڵەمەندی و لە هەبووندا، بەڵام خوای گەورە بەرەکەتی بۆ تێنەخست. کەواتە زۆر جاران ئەگەر ماڵ بەرەکەتی تێدا نەبێتن با زۆریش بێتن دەبێتە هۆی لە ناوبردنی کەسەکە. ئێمە لە ژیانی خۆشماندا چەندین کەسی ئاوامان بینین کە لەگەڵ گەل و ملەت و شەعبەکانی خۆیاندا کە خوای گەورە زۆری پێبەخشین، بەڵام کاتێک کە دەستکراوە نەبوون، کاتێک کە ڕەزیل بوون، کاتێک کە بەخیل بوون، کاتێک کە خراپە و خراپەکاریان کرد بەرامبەر گەلوونەتەوەکانی خوای گەورە چی بەسەرهێنان. کەواتە ئێمە دەڵێن بەرەکەت خوای گەورە تێی دەخاتن. ئەگەر خوای گەورە بەرەکەت نەخاتە سەروەت و سامانت، هەر ئەو سەروەت سامانە لەوانەیە جاروها بێتن لە ماوەی شەو ڕۆژێکدا خوای گەورە بە کون فەیەکوونێک بە چاوتروکانێک لەناو بچێتن، وەکو چیرۆکی خاوەن بێستان و خاوەن باخچەکان کە قورئانی پیرۆز بۆمان باز دەکاتن. ئەو برایی کە لێی ئەبەخشی خوای گەورە ئەوەی پاراز، بەڵام ئەوەی تر کە ئامادە نەبوو زەکاتی لێبدا، کە ئامادە نەبوو سەدەقەی لێبدات و بیبەخشێتن، خوای گەورە بە چاوتروکانێک باخچەکەی سەروەت و سامانەکەی چ لێ کرد، چۆن وێرانی کرد، هەرکەس نەشی ئەناسیەوە. کەواتە
لەوانەیە ئەو ماڵ و سەروەت و سامانەتە گەر بەرەکەتی تێنەکەوێتن وەکو گوتم یعنی لەناو بچێتن و ببێتە هۆکاری ئەوەی کە دەبێتە هۆی سزا لە ڕۆژی قیامەت دەبێتە پارچە ئاگرێک بۆت ئەگەر بێت و زەکاتی ماڵی خوای لێ نەدەیت. بۆیە خۆشەویستان زەکات بەڕاستی پایەکی گرنگە لە پایەکانی ئیسلام، یعنی کۆڵەگەیەکە لە کۆڵەگەکانی ئیسلام و عیبادەتێکە پەیوەستە بە ماڵەوە. زەکات پایەکە لە پایەکانی ئیسلام و پەیوەستە بە ماڵەوە، هەروەکو چۆن نوێژ پایەکە لە پایەکانی ئیسلام و عیبادەتێکە پەیوەستە بە جەستە و لاشەی مرۆڤەوە. نوێژ عیبادەتێکی بەدەنیە، بەڵام زەکات عیبادەتێکی مالیە، پەرستشێکی پەیوەستە بە ماڵ و سەروەت و سامانەوە. هەروەکو چۆن حەج عیبادەتێکە و ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام و پەیوەستە بە ماڵ و بەجەستەوە بە هەردووچیانەوە بە هەمویانەوە. کەواتە خوای پەروەردگار هەر پەرستشەی و هەر ڕوکنەی پەیوەستی کردووە بە شتێک بەجەستە بە ماڵ بە لایەنێک لە لایەنەکانی ژیانی مرۆڤەوە، بۆ ئەوەی هەمیشە ئێمە لە ماڵماندا لە جەستەماندا لە سەروەت و سامانماندا لە هەموو شتێک پەیوەست بین بە خوای پەروەردگارەوە، لە هەموو شتێک ئاگامان لێبیتن کە جەستەمانی خوای پەروەردگارە، ئاگامان لێبی سەروەت و سامانمانی خوای پەروەردگارە. ئێمە هەموو ژیانمان قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين، خۆمان خاوەنی هیچ نین، هەموو شتێکمان هی خوای پەروەردگارە. بۆیە دەبێ هەمیشە بەخواوە دڵمان بەخواوە پەیوەست بێت و ڕێگای شەیطان نەدەین بێتە ناو ژیانمانەوە. خۆشەویستان بەداخەوە لە سەردەمی ئەمڕۆماندا زۆرێک خەڵک هەیە کە لە مەسەلەی زەکاتدا تەساهول دەکات و یعنی گوێی پێنادا، بە سادەیی وەردەگرێتن، زەکاتی لەلا شتێکی گرنگ نییە و پشتگوێی خستووە هەروەکو نەبێتن، هەروەکو وا نازانێت کە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام ئەسڵەن گرنگی پێناداتن. بەڕاستی ئەوە لە بەرژەوەندی ئەو جۆرە کەسانە نییە، بەڵکو ڕۆژی قیامەت بە تەئکید بزانە دەبێتە ئەم ماڵە ئەم سەروەت و سامان ئەگەر زەکاتی لێ نەدا، چۆن قورآن دەفەرمێتن صفاتی ئیمانداران و مسلمانان ئەوەی زەکات دەدەن، بە پێچەوانەشەوە ئەوانەی زەکات نادەن، زەکا ئەو ماڵەیان دەبێتە هۆی ئەوەی کە ڕۆژی قیامەت بە هیلاک بچن، ڕۆژی قیامەت بۆیان ببێتە پارچەیەک لە ئاگر. چۆن لە صحیحی مسلمدا پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام أبو هريرة بومان دجرتو دفرمي بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرمي ما من صاحب ذهب ولا فضة لا يؤدي منها حقها إلا إذا كان يوم القيامة صفحت له صفائح من نار فأحمي عليها في نار جهنم فيكوى بها جنبه وجبينه وظهره كلما بردت أعيدت له في يوم كان مقداره 50,000 سنة حتى يقضي بين العباد فيرى سبيله إما إلى الجنة وإما إلى النار. بل روج قيامت پیغمبر صلى الله عليه وسلم ده فرميتن خاوني زير زيوكان ئەوانەی کە حەقی ماڵی خوا نادەن، ئەوەی کە زەکات نادەن لە پارە و سەروەت و سامانیان، ڕۆژی قیامەت دەفەرمێتن کاتێک کە ڕۆژی قیامەت دێتن ئەمە بۆیان دەبنە پەڕەیەک لە پەڕەی ئاگر. اینجا دەفەرمێتن ئاگری جەهەنەمیان بۆ پێ خۆش دەکرێتن، چۆن بنزین بە ئاگردا بکەی خۆش دەبی، ئەمانە بە ئاگردا دەکرێن و بۆیان خۆش دەکرێتن. دەفەرمێ تەنشتەکانیان، نیوچاوانیان، پشتیان، ئەمانە هەمووی پێداغ دەکرێتن بەو پارە و بەو سەروەت و سامانەیان و چەند جار سار دەبێتەوە، جارێکی دیکە بۆیان پێداغ دەکرێنەوە و پێ سوور دەکرێنەوە. لە ڕۆژێکدا دەفەرمێ کە ماوەکەی 50,000 ساڵە، هەتاکو خوای گەورە خوای پەروەردگار هەتاکو حیساباتی هەموو مەخلوقات تەواو دەکاتن، اینجا ئەو کابرا جێگای خۆی دەبینی لە ئاگردا یان لە بەهەشدا، کەواتە هەتا ئەو کاتە پێی سزا ئەدرێتن. لە قورئانی پیرۆزدا هەمان شت خوای پەروەردگار دەفەرمێت يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنستم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. ئەو ڕۆژەی ئاگری جەهەنەم بەو پارە و سەروەت و سامانەیان پێ خۆش دەکرێتن، دەفەرمێتن نیوچاوان و پشت و تەنشت و پشتیان پێ داغ دەکرێتن، پێیان دەگوتری ئەوەیە کە لە دنیادا کۆتان کردبەوە، ئەوەی کە
خەزنتان کردبوو ئەها ئینجا دەفەرمێتن دەبیچێژن بەهۆی ئەوەی کە لە دنیا تا کۆتان دەکردەوە ماڵی خواتان لێنە ئەدا و زەکاتان لێنە ئەداتن. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ هەر ماڵێک زەکاتی لێنە درێتن دەفەرمێ ئەوە خەزینەیەکە ئەوە کەنزێکە ڕۆژی قیامەت خاوەنەکەی پێ سزا ئەدرێتن. خۆشەویستان بەڕاستی ئەگەر لە وڵاتی خۆماندا ئەگەر بێت و دەوڵەمەندەکان زەکاتی ماڵی خوا بدەن واللهی فەقیر نامینێتن هەژار لە وڵاتەی مە نامینێتن ئەگەر هەموو دەوڵەمەندەکان بەڕاستی زەکات بدەن. بۆیە کەسی وا هەیە وا گومان دەبا کە ئەگەر بێت و ماڵی بخاتە بانقەکانەوە یاخود عەقارات و بچیت زەوی وزاری پێ بکڕێ یاخود خانوو بەرەو ئەوانەی پێ بکڕیتن یاخود بچی کاڵایەکی بازرگانی پێ بکڕیت و بیخاتە بازرگانیەوە زەکاتی دی لەسەری نامینێت و حیلە شەرعیە کات و خۆی بەو شتانە لە زەکات ئەدزیتەوە. ئەو جۆرە کەسانە بابزانن بەوە لە زەکات دەرباز نابن و بێگومان بکە ڕۆژی قیامەت خوای پەروەردیگار لەسەر ئەوە محاسەبەیانەکە کە ئەگەر بێت و بەنیەتی خۆتزینەوە لە زەکات ئەو ماڵەیان بەو شێوازە ئیش پێ بکەن بۆ ئەوەی زەکاتی لێ نەدەن. خۆشەویستان هەوڵ بدەن بەڕاستی ئەگەر ماڵتان هەیە خوای پەروەردیگار سەروەت و سامانی پێبەخشیون پەلە بکەن لە زەکاتدان پەلە بکەن زەکاتی ماڵی خوا بدەن و ماڵی خۆتان چونکە بەڕاستیۆکە گوتم زەکات قەڵغانە خۆتان و ماڵتان بەو زەکاتە بپارێزن با ببێتە قەڵغان بۆتان و برا موسڵمانەکانیشتان با سوودی لێ ببینن چونکە هەم بۆ خۆتان و هەم بۆ دەوروبەر و نیشتیمانتان ئەبێتە سوود و منفعەت. بۆیە خۆشەویستان ئەوەی کە پارەی هەیە یاخود ئەوەی کە کاڵای بازرگانی هەیە یاخود ئەوەی میوەی هەیە ئەوەی دنکەکان وەکو دانەوێڵە بڵین گەنم و جۆ و نیسک و نۆک و ئەوانەی هەیە یاخود ئەوەی مەڕ و ماڵات و گاو مانگا و ئەوانەی هەیە ئەگەر هات و گەیشتە حەدی نیساب ئەو شتانە گەیشتنە نیساب واتە ڕادەی زەکات و ساڵی بەسەردا سوڕاوە هەموو ئەوانە پێویستە زەکاتیان لێ بدرێ و بدرێنە هەژاران. طبعاً بۆ نیسابی ئەوانە ئەتوان پرسیار لە زانایان بکەن و قەدەری هەر یەکێک لەوانە لە زانایان پرسیار بکەن بۆ ئەوەی کە پێتان بگوترێتن ئەو لەو بەرنامەیە ناتوانین باس لە ڕادەی نیساب و ئەوانە بە تەفسیری بکەین. بۆیە خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم خوای پەروەردیگار منەتی بەسەر هەندێک کەسدا کردووە فەزڵ و گەورەی و کەڕەمی خۆی لەگەڵ هەندێک کەس کردووە کە زەکاتی ماڵی خوادن خوای گەورە ماڵی پێبەخشیون خوای گەورە بەرەکەتی بۆ خستونەوە خوای گەورە بەرەکەتیان بۆ تێبخات و بۆیان زیاتر بکات ئەوانەی کە زەکاتی ماڵی خوا ئەدەن و ئەوانی کە سەدەقە دەکەن و لەگەڵ هەژارانیشدا باشن. لە وڵاتە زۆر کەسمان هەیە لەوانە بەڵام بەداخەوە لە بەرامبەریشدا هەندێک کەسمان هەیە کە بەڕاستی بووینە بەڵا بەسەر خۆیان و بەسەر کۆمەڵگاشەوە ئەوانەی کە زەکاتی ماڵی خوا نادەن ئەوانەی کە بە تەمبەڵی نوێژەکانیان دەکەن ئەوانەی کە بەخیل و ڕەزیلن لە زەکاتدانیاندا و ماڵی خۆیان لە شتێک سرف دەکەن کە حەڵاڵ نییە لە حەرامیدا سرف دەکەن لە شتی بێهودە و بێسوود سەرفی دەکەن کە زیان بۆ خۆیان و بۆ کۆمەڵگا و بۆ وڵاتیشی هەیە بەڕاستی ئەوانە با بزانن ئەو شتانە دەبێتە هۆی عقوبەی خوای پەروەردیگار و بۆ خۆشیان دەبێتە سزا خوای پەروەردیگار سزایان دەداتن ئەگەر بێت و پەرستشی خوای پەروەردیگار نەکەن بە گوێڕایەڵی شەیطان بکەن لەوەدا بەردەوام بن و بەخیل بن و ڕەزیل بن و زەکاتی ماڵی خوا نەدەن ماڵی خۆیان لەشتی پرۆپوچ و بێمەعنا سەرف بکەن خوای گەورە سزایاندا بە بێگومان و ئەوانە ئەگەر بێت و لەو گوناهانە بەردەوام بن وەکو گوتم یعنی دەبێتە هۆی سزای خوای پەروەردیگار هەم لە دنیاش و هەم لە قیامەتیشدا خۆیان زۆر زەرری لێ دەکەن بۆ ئەوەی ئەو کەسانە بزانن جا بۆیە پێویستە پێش ئەوەی کە وەکو خوای پەروەردیگار لە قورئان دەفەرمێتن أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين أو تقول لو أن الله هداني لكنت من المتقين أو تقول حين ترى العذاب لو أن لي كرة فأكون من المحسنين. والله خۆزگە خواستنە و کاتی سوودی نییە بڵێ خۆزگە خوایە بەس ئەو جارە بجێڕا بامەوە خۆزگە ئەگەر کاتێک کە عەزاب دەبینن سزا دەبینن ئەگەر بجێڕاباینەوە جارشتر لە چاکە کاران دەبن خۆزگە سوودی نییە و داری خۆزگە بەری ناداتن بۆیە هەتا لەو ژیانەی دنیاتاندان هەوڵ بدەن گوێڕایەڵی فەرمانەکانی خوای پەروەردیگار بن زەکاتی ماڵی خوا لە ماڵتاندا بە جوانی دەربکەن بۆ ئەوەی بەختەوەری و سەرفرازی دنیا و قیامەت بەدەست بێنن لەو جۆرە موسڵمانانە بن
کە خوای پەروەردیگار باسییان دەکات دەفەرمێ یەکێکن لە سەرفرازان والذین هم للزەکاتی فاعلون. خوای گەورە لە کەسانی سەربەرز و سەرفرازمان بجێڕێ لە دنیا و لە قیامەتدا. خۆشەویستان، ئەمڕۆژ بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیاندا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. تا ئەو کات لای ئێوەمان خۆش، ماڵتان ئاوا، نیشتیمانیش هەمیشە ئاوادان بێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.